هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستانی عێراق توونڕەوە ئیسلامیەکانی داعشان لە ناوچەکانی خۆیان ڕاگرتووە. ئێستا لە جیهاندا بەباشی لە کاریگەری ئەو هێزە شەڕکەرەی کورد دەڕوانن. داخۆ لە ڕووی سیاسیەوە کورد لە نێو ئەو ململانەیی ناوچەکەی گرتوتەوە دەستکەوتی زیاتری دەبێت. أعتقد أن هذه لو باوەڕدام ئەم دۆخە یەکێکە لە قۆناغە گرنگەکانی مێژوو دەرحەق بە کورد لە خۆرەڵاتی ناوەڕاست. ئەم قۆناغە گۆڕانکاری زۆری لێ چاوەڕوان دەکرێت و گۆڕانکاری تریش دەبێت کە یارمەتی دەردەبێت بۆ کورد پێشکەوتنی زیاتر بەدەستبێنێت بۆ بەدەستهێنانی مافی زیاتری سیاسی و ئابووری. لە هەمان کادا لە ناوەخنی ئەم ململانەیەدا مەترسی گەورەتر و ترسناکتریش بۆ کورد بەڕێوەیە. ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە بە تایبەتی توانیوێتی کە ڕێزێکی نێودەوڵەتی بەلای خوا ڕاپشێشێ. ئەمە زۆر گرنگە. ئەمانە هیچی گومانی لێ ناکرێ. ئەمانە شتن کە لەسەر ئەرزن، لەسەر ئەرزی واقعەن ناتوانین فرامۆش بکرێن. بەڵام یەکێک دەڕێنەوە بۆ مێژووی ئەو ناوچەیە زۆر دەشەتی وا هاتۆتە پێشەوە، هەم بۆ کورد هەم بۆ دراوسەکانی کە نەتوانراوە پۆزجێتەوە. هەرێمی کوردستان بەر لە هاتنی داعش و سەرقالبوونی جیهان بۆ لە ناوبردننی ئەو هێزە توونڕەوە لە چاو عێراق بە چاوێکی دیکەوە سەیر دەکرا، وەک ناوچەیەکی ئارام و بژاوی ئابووری. لە دوای هاتنی داعشیش دەرگای زیاتری دیبلۆماسی بەڕوویاندا کراوەتەوە، بەڵام ماڵی کورد لە نێوخۆدا پەیامی ترەگەیەنێت. في الوقت الذي توجد فيه معارضة لە کاتێکا بەرهەڵسکاری بە هێزی دەرەکی هەیە و دەشێ ببنە بەربەست لە بەردەم دروستکردنی دەوڵەتێکی کوردیدا، لەلایەکی دیکەشەوە کێشە خۆیەکانیش هەن لە نێو حیزبە کوردیەکاندا. ئێستا هێزە گەورە و ناوچەیەکان لەوە دەڕوانن چیان لەو ئاڵ و گۆڕە دەست دەکەوێت. بڕوانە ڕابردووی کورد لە هەرێمی کوردستان دوای وازهێنان لە شەڕی ناوخۆ حکومەتی هەرێم و دامەزراوەی پەرلەمانی لێکەوتەوە. بەڵام ئەگەر کێشەکانیان وا بەردەوام بێت، هێزە ناوچەیەکان ئەو ناکۆچانە لە بەرژەوەندی خۆیان بەکاردێنن. ئێستا لە عێراق ململانەیەکی سەرسەخت لە نێوان شیعە و سونەدا هەیە و ئەو شەڕی مەزهەبە ناوچەکەشی گرتوتەوە. کەم نین ئەو دەوڵەتانەی لە کاتی ململانێدا دروست بوون. ئەگەر کورد لە ڕابردوودا نەیتوانی بێ ئەو هەلە بقۆزێتەوە، بڵێ ئێستا سەردەمە زێڕینەکە بێت. ئەگەر ئیدارەیەکی یەکگرتوو نەبێ، ئەگەر ئیداریەک نەبێت کە شەرعیەت و قانونیەتی هەبێ و خەڵقی بژاڕگە توانی بێتی لە ئاستی داواکارەکانی خەڵکا بێت، زۆر بە زەحمەتێ بینیم توانێت کورسایی گەلی کوردستان لە هەڵکێشردن دەوڵەتەکانە پارسەن بکات. کورد وەک نەتەوەیەک لە پارچەکانی دیکەی تورکیا و ئێران و سووریا کەوتونەتە خۆ، بەڵام چاویان لەسەر هەرێمی کوردستانە. لەگەری ئەو گۆڕانکاریانە وەک ئێستای دەمێنێتەوە یان دەوڵەتەکە ڕادەگەێنێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.